پرۆسەی دابەشکردنی نەوتی سپی لە سنووری ناحیەی خوورماڵ دەستی پێکرد. هاوڵاتیانیش دەڵێن نرخی بەرمی لە نەوتەکەی حکوومەتی هەرێم زۆر بەرز بووەتەوە و لە ناچاریدا وەری دەگرن. وڵای خەڵک بە ئامۆزی باش نییە، نەوتەکە سیارەکەشی گران بوو، وەکو ساڵانی تر نییە، وەکو ساڵانی تر هەبووە زۆر باشتر بوو، بەس دەسەڵاتی نییە چیەکەیت ئێستا سیارەکەشی گران بوو وادە چی بێگرێ وەری ناگری چیەکەی لە بازارە بیکرد بە 270,000. نەوەڵا بەدڵمان نییە هیچ، نەوەڵا بەدڵمان نییە، زۆر گرانە، لەسەر خەڵکی زۆر ئەکەوێ، خەڵکی کەم دەرامەتە، خەڵکەیە باشە بەڵام خەڵکی وایە دیناریکی پێ نییە. حکوومەت گوێ ناگرێت کە گوێشی نەگرێت هەرچیە بڵێ وەکو وایە هیچ نەوت بێ، هیچ ناڵێ باشە، هەر خۆ دیلاکەکەیت لەبەرەوەی گوێ ناگیرێت. خەڵکەوتە لەسەر شەقام بڕ پێنجێن تەماشاکە زانە کەس گوێیان لێگری، هەر خەڵکە چێ بڵێنەوە چیەکەن. بەرپرسی دابەشکردنی سوتەمەنی لە قایمقامێتی هەڵەبجە دەڵێت بۆ هەر بەرمیلێک 103,500 دینار لە هەر خێزانێک وەردەگیرێت و لە ڕێگەی سیستەمی کارتی زیرەک پرۆسەی دابەشکردنی نەوتەکە ئەنجام دەدرێت. پاش کۆتاییاتنی ناحیە و گوندەکان پرۆسەکە لە سنتەری شارەکان دەست پێ دەکات. ئەمڕۆ دەستمان کردووە بە ناحیەی خوورماڵ لە لادیەکانەوە دەستمان پێ کردووە، دوایە ڕۆینە سنتەری شار لە ناحیەی خوورماڵ، دوایەوە چینە ناحیەی سیروان و دوایەوە نەوتمان لە بەردەسا بێ چینە سنتەری پارێزگای هەڵەبجە. ئەم نەوتە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابینکراوە، وەزارەتی سامان سروشتیەکان بەرمیلی بە 103,500 دینار کە 1000 دیناری بۆ کارتی زیرەکە کە ئەو کارتەیە کە هاوڵاتیان نەوتی پێگرن ساڵانە باڵانسی تێکرێتەوە، 2500 دیناری بۆ کرێی سایەخەکەیە، 100,000 بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە لەبڕی ئەو نەوتەی کە کڕیوێتی و دابینی کردو بە هاوڵاتیان. ساڵانی ڕابردوو نەوت بەسەر هاوڵاتیاندا دابش دەکرا بە 39,000 دینار، بەڵام حکوومەتی هەرێم ئەم ساڵ نرخەکەی سێهێندا زیاد کردووە. بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕەتیان کردوێتەوە ئامادە نین بەو نرخە بەرزە نەوتەکەی حکوومەتی هەرێم وەربگرن. ئەمە لە کاتێکدایە هاوڵاتیان زیاتر لە 3 ساڵە نەوتیان پێ نەدراوە و لە بازاڕیشدا بەرمیلێک نەوت بە 260,000 دینار دەست دەکەوێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خوورماڵ.